هەرچەندە دۆلاریش دابەزی کەچی نرخی پیاز هەر لە لووتکەدایە. فرۆشیاران دەڵێن یەکەم جارە هێندە گران بێت. بۆ نمونە لێرە نرخەکانی پیاز جیاوازن، هەرزانترینیان کیلۆی بە 2000 و گرانترینیشان 2500 دینارە. ئەگەر بەرهەمی ناوخۆی فریا نەکەوێت پێناچێت بەم زوانە بە هەرزانی بیبیننەوە. سعرەکەی زۆر بەرز بۆ تۆ لە چاوجاران جاران بە 1000 دینار و 750 دینار بوو، ئێستا بە 2000 و زۆر گرانە پیاز لەسەر هاوڵاتی. پرسیاری شەکەن و این شەکەم بەڵام پیاز وەکو شتیکە نییە، هەموو ماڵە پێویستە پیازیە بێ لەبەرەوە خەڵگەر مەجبورە بیکڕێ. جاران بۆ نموناگە باتابی تا 2 کیلۆمەرێ ساڵە کیلۆیەکم بەرێ نیم کیلۆم بەرێ، بەڵام وەکو پرسیار هەر پرسیارەکەن بەڵێ بە تاکید. لە علوەی سلێمانی لە هۆکارەکانی گرانبوونی پیازمان پرسی. مێکە باشترە، زیاتر مقاومەی هەیە ئەمێنێتەوە، بەس نێرەکە زوو چەکەراکە. علی عەبدوڵڵا کە ماوەی 7 ساڵە بازرگانی پیاز دەکات دەڵێت پیاز جۆری زۆرە و باوترینیان پیازی سپی ئێرانیە کە نرخەکەی بۆ هەر کیلۆیەکی بە 1700 دینار دەیفرۆشن، چونکە لە کاتی هاوردەکردنی ئێران هێندەی نرخی پیازەکە باش دەخاتە سەری. گران بێت لە بازار پیازی سپی ئێرانیە بە 1700 دینار ئەمڕۆ. بەڵێ بەڵێ. بۆچی وا گرانەکەوێت کاگاش؟ هەر لەوێ خۆی گرانە، گومرکیشی لەسرە تقریبان احتیمالە لە مدەی 10 ڕۆژێکەیە هەرزان بێت، چونکم پیازی عێراقیەت پێگات ئەوە تەسیرەکات لەسەری. گرانی نرخی پیاز بۆ هەندێک لە فرۆشیارانیش مایەی زیان بووە. لوقمان کە فرۆشیارێکی پیازە لە علوەی سلێمانی بەهۆی کەمبوونەوەی خواز لەسەری ناچارە پێش کۆنبوونی پیازەکەی بە زەرەر بیفرۆشێتەوە. ئەم پیازەی سەر لەسەر من 1900 نانکەوتووە یامە بە 1200 دینار. ئەی ناڵم چەکەراگایتر بەبێ فڕێ بێ بۆ گەنەکە بێ فڕێ بێ ناچاری بیفرۆشی خۆ نابێەوەن هەر بیەڵی تەوانێ ئەم پیازش خۆ هەفتەیە دە ڕۆژ زیاتر مقاومەی نییە و پێینەوە پیازانە. ڕۆژانە لە ئێران و ئۆکراین و تورکیا و میسر و بەشێک لە وڵاتانی ناوچەکەوە زیاتر لە 150 تۆن پیاز بۆ علوەی سلێمانی هاوردە دەکرێت. لە کاتی فرۆشتنەوەی بە دوکاندار و سەوزە فرۆشەکان علوەی سلێمانی بڕی لە 105 باجیان لێوەردەگرێت. چاوەڕوان دەکرێت لە ماوەیەکی نزیکدا بەهۆی زۆربوونی پیازی ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە تا ڕادەیەک نرخەکەی لە بازاردا هەرزان بێتەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.